Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راستیم خوشحالم که گراملاتان الفيديو كندا. اما بشي ترى لزنجيرة فيديوي بناغي زماني انجليزي. پیشوی دست بکن اگه هر بابتك تام بلاو گرنگ کلم زنجيرة عباسی بکن لکومنت آگدانم کنم منیش حولیم که ویدیو ندستر کم. ویدیو ارومان زور تایبتا و باسی بابتکی زور گرنگ کن. بعد دست بکن و لام ویدیو دا باسی conditionals اکن. چهار جور conditionals من هم. اما بابتکی کمک آلوزا بلام دو ام ویدیو او کشه هیچ نامنه. بوی دانی شو بعد دست بکن. یکم zero conditional بو باسکردنی شتێک بەکاردێت کە هەمیشە ڕاست بێت واتە بابەتێک بۆ نمونە ڕاستیەکی زانستی بێت یان شتێکی تر بێت کە هەمیشە ڕاست بێت بۆ نمونە ئەڵێن if you heat ice it melts if you heat ice it melts واتە ئەگەر سەهۆڵ گەرم بکەیت it melts ئەتوێتەوە اما راستیەکی زانستی و هەموو کاتێک ڕاستە یعنی ئەگەر هەر کاتێک تۆ سەهۆڵ بینیت و گەرمی بکەیت ئەتوێتەوە نمونەیەکی تر if you walk in the rain you get wet if you walk in the rain ئەگەر لە بارانەکە بەپێ بڕۆیت you get wet تەڕ ئەبیت دیارە ئەمە ڕاستیەکە و هەموو کاتێک ڕاستە یعنی هەر کاتێک تۆ لە بارانە بڕۆیت تەڕ ئەبیت کەواتە zero conditionals بۆ باسکردنی ڕاستیەک بەکارهێنرێت کە هەموو کاتێک ڕاست بێت. دووەم first conditional بۆ باسکردنی شتێک بەکارهێنرێت کە ئەگەری ڕوودانی زۆرە و ئەکرێت ڕووبات بەڵام ڕاستیەک نییە و هەموو کاتێک ڕاست بێت. بۆ نمونە ئەڵێن if you study you will pass the exam. if you study ئەگەر سعی بکەیت you will pass the exam لە ئیمتیحانەکەیە دەرئەچیت. بەڵام ئەمە جیاوازی لەگەڵ zero conditional ئەوەیە کە ئەمەیان ڕاستیەک نییە و هەموو کاتێک ڕاست بێت. هەندێک کات تۆ سعیەکەیت بۆ ئیمتیحانێک بەڵام دەرناچیت. کەواتە لەم حاڵەتەیە first conditionals بەکارهێنیت نەک zero conditional. if you study you will pass the exam. ئەگەر سعی بکەیت لە ئیمتیحانەکەیە دەرەچیت. واتە ئەگەرێکی زۆر هەیە کە ئەگەر تۆ سعی بکەیت لە ئیمتیحانەکەیە دەرەچیت. بەڵام ڕاستیەک نییە و هەموو کاتێک ڕاست بێت. یان نمونەیەکی تر ئەڵێن if it doesn't rain, we will go out. If it doesn't rain, we will go out. ئەگەر باران نەبارێت, we will go out. ئەڕۆینە دەرەوە. بە هەمان شێوە شەرت نییە ئەمە ڕاست بێت لەوانێ بارانیش نەبارێت بەڵام تۆ ئیشێکی تر بۆ دروست بێت و ناتوانانی بڕۆیتە دەرەوە. واتە ئەمە هەموو کاتێک ڕاست نییە. سێهەم second conditional. ئەمەیان تۆزێک لەوانەیە قورس بێت بەڵام وەکو وتمان دوایان ڤیدیۆیە کێشەی قورسی وشتە نامێنێت. ئەمەیان بۆ باسکردنی ڕووداوێکی خەیاڵی بەکارهێنرێت. بۆ نمونە تۆ ئەتەوێت باسی شتێک بکەی کە خەیاڵی بێت ئەوە لەم کاتەیە second conditionals بەکارهێنیت. بۆ نمونە ئەڵێن if I had money I would buy a Ferrari. if I had money I would buy a Ferrari. if I had money ئەگەر پارەم هەبوایە واتە پارەم نییە. I would buy a Ferrari. فەراریەکەم ئەکڕی. ئەگەر پارەم هەبوایە فەراریەکەم ئەکڕی. واتە پارەم نییە بۆیە ناتوانم فەراریەکە بکڕم. یان نمونەیەکی تر ئەڵێن if I were you I would do the same. if I were you ئەگەر تۆ بوومایە I would do the same. هەمان شتمە کرد. لەوانەیە یەکسەر بڵێیت باشە بۆ وێر بەکارهێناوە لە کاتێکا ئایمان هەیە. هۆکاری ئەوەی کە وێرمان بەکارهێناوە ئەوەیە کە باسی ڕووداوێکی خەیاڵی ئەکەین. بۆیە لێرەیە وێر بەکارهێنین لەگەڵ ئەوەی کە ئایمان بەکارهێناوە. if I were you واتە ئەگەر تۆ بوومایە دیارە تۆ نیم واتە باسی ڕووداوێکی خەیاڵی ئەەکەم و من تۆ نیم but if I were you بەڵام ئەگەر تۆ بوومایە I would do the same هەمان شتمە کرد. کەواتە second conditional بۆ باسکردنی ڕووداوێکی خەیاڵی بەکارهێنرێت. چوارەم third conditional لەمەیانە خۆتی بۆ حازە بکە. second conditional باسی ڕووداوێکی خەیاڵی ئەەکەیت لە ڕابردووە. second conditional باسی ڕووداوێکی خەیاڵی ئەەکەیت لە ئێستا یان لە داهاتووە. بەڵام third conditional باسی ڕووداوێکی خەیاڵی ئەەکەیت لە ڕابردووە. ئێستا یەک نمونەتان بۆ هێنمەوە کە یەکسەر تێبگەن. وای دابنێ کە ڕۆشتویت بۆ یاری و لە یاریە دەستە شکاوە. پێش ئەوەی بڕۆیت بۆ یاری دایکت پێی وتویت کە نەڕۆیت بۆ یاری. کە ییتەوە دەستە شکاوە دایکت پێت ئەڵێ
If you had listened to me, you wouldn't have broken your arm. If you had listened to me, you wouldn't have broken your arm. If you had listened to me, اگر بقصي منت بكردايا اما دايك ام قصي بوكات اگر بقصي منت بكردايا you wouldn't have broken your arm. دستت نأشكا يعني دستت نأشكاند دستت نأشكا دیارە دەستە شکاو کار لەکات ترازاوە بەڵام دایکت پێ ئەڵێ ئەگەر بە قسەی منە بکردایە دیارەمە باسی شتێکی ڕابردووەکە ئەگەر بە قسەی منە بکردایە you wouldn't have broken your arm دەستت نەئەشکا یان با باسی نمونەیەکی تر بکەین و ئەڵێین if you had studied harder you would have passed the exam. If you had studied harder you would have passed the exam. If you had studied harder ئەگەر سعید زیاتر بکردایە you would have passed the exam. لە ئیمتیحانەکەیە دەرئەچوویت. دیارە لەم ڕستەیەشە باسی ڕووداوێکی ڕابردووە. بۆ منە تۆ لە ئیمتیحانێکە دەرنەچوویت کەسێک پێتەڵێ ئەگەر سعید زیاتر بکردایە لە ئیمتیحانەکەیە دەرئەچوویت. بەڵام سعید زیاتر نەکردووە بۆیە لە ئیمتیحانەکەیە دەرنەچوویت. کەواتە third conditional بۆ باسکردنی ڕووداوێکی خەیاڵی لە ڕابردووە بەکارهێنرێت. بەم شێوەیەش ڤیدیۆمان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو و حەزەکەن کە لەم جۆرە ڤیدیۆ بڵاو بکەمەوە لە کۆمنت پێم بڵێن. و ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایکی بکەن و بۆ هاوڕێکانتانی بنێرن بەڵام ئەگەر بەدڵتان نەبوو یەک دیزلایکی بکەن و پێم بڵێن چۆن بتوان ڤیدیۆکانی داهاتوو باشتر بکەم. تاوەکو ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.